کردن لەسەر هەمان پرس میوانداریمان لە بەڕێز عەلی کەریمی نووسەر کردووە. بەڕێز عەلی بەخێر بێت و گەر بۆ پرسە بێمە لای بەڕێستان خوێندنەوەتان بۆ سەردانەکەی نێچیروان بارزانی بۆ تاران چییە و چۆن لێکی دەدەنەوانی؟ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێزی ئاریان تیوی. ئەمن چوونی وڵاتان و هاتنی وڵاتان لە هەرێمی کوردستان یا لە هەرێمەوە بۆ وڵاتانی دەرەوە و جیرانەوانە بە شتێکی تەبیعی دەزانم و حەقی خۆشمانە و حەقی خۆشیانە کە ئەو ڕابطە دیپلۆماسیانە ئەو ڕابطە سیاسیانەی بینی وڵاتان هەبێت، ئەوە هیچ ئیشکالی نییە. بەڵام ئەو ڕابطە هەتا ئەو کاتە دروست و تەندروستەکە لەسەر بەرژەوەندێکی تایبەتی حیزبێکی سیاسی یا لەسەر بەرژەوەندی پارچەیەک بە دژی پارچەیەکی تر نەبێت. ئەوانە ئەگەر ئەوە بڕعایەت بکەن بەدڵنیایی بۆ پەرەپێدانی وەزعی هەرێمی کوردستان و ئابووری کوردستان ئەم بە شتێکی زۆر ئیجابی دەبینم. ئەوەی حقیقەت ئەوەیە کە کێشەی گەورەی ئێمە ئەوەیە کە ئەو جیرانانەی کە ئێمە زۆر هاتوویان دەکەین کە لایەک تورکیا بێ لایەک ئێران بێت بەداخەوە زۆر بۆ خۆشیان پارچەیەکی کوردستانیان داگیر کردەوە بەشێک لە کورد لەو دوو پارچەی لەو دوو دەوڵەتەدا هەن بۆیە زۆربەی جاران ڕەوابیتی ئێمە وەکو ئەحزابی سیاسی وەکو هێزگەلی سیاسی لەگەڵ ئەوانە دەبێتە ڕەوابیتێکی نەک سیاسی و دیپلۆماسی و دەوڵەتی، بەڵکو دەبێتە ڕەوابیتێکی ئەمنیەتی ڕەوابیتێکی ئاسایشی کە ئەمن ئەوەم پێ تەندروست نییە. حەق وایە کە تۆزێک بە تایبەت برادرانی باشوور بتوانن لەسەر هێز و توانای خۆیان لەسەر هێز و توانای بەرژەوەندی نەتەوەیی بوەستن و نەستنە ژێرباری هەموو گوشارێکی بە تایبەت ئێران و تورکیا. بەڕێز عەلی ئەوە ڕێک لێرەدا پرسێکە بۆ من نێچیروان بارزانی باس لەوە دەکات کە بۆ پرسی ئەمنی چوومەتە تاران. پێت وایە پرسە ئەمنیە چییە کە ئەو بۆی چوو بێت؟ شک و گومانت نەبێ هەواڵجان، حقیقەت ئەوەیە کە پرسی ئەمنی بۆ دەوڵەتی چۆک و ئێران لە باشووری کوردستان هەر دەبێتەوە مەعارزە و ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵات و ئەوەیە کە ئەوان نیان شاردوتەوە هەر لە زۆوە ناڕەحەتن بەوەی کە کۆمەڵێک برا و خوشکی هەواڵی ڕۆژهەڵاتی ئێمە لە باشوور جێگایان گرتووە دەحاوێنەوە و ژیان بەسەر دەبن بۆ لەبەر ئەوەی کە دەوڵەتی جمهوری ئیسلامی نەیتوانیوە ئەو ژینگەیە بۆ کوردەکانی خۆی دروستکە کە بتوانن بە ئازادی کار بکەن، بتوانن لە ئاقل نەفەسێکیان بێ، بتوانن هەناسەیە کەڵ بچێشن. بۆیە ئەوانن مەجبورن یا بۆ ئوروپا کۆچیان کردووە یا بۆ دەوڵەتێکی وەکو عێراق کاتی خۆی کە بۆ خۆمەوە دەمی لە بیرما بەشی زۆری کوردی ڕۆژهەڵات ئەحزابی حیزبگەلی ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵات لێرە لە زمانی سەدامیش جێگایان گرت و لە ناوچە ئازادکراوەکان لە ژێرباری یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە مەقەڕاتمان هەبووە. ئەو دەمی کە بەعسە بۆ دەمی کە سەدام هەبووە و ئەوە شتێکی تازە نییە. دواتر کە ڕاپەڕین کراوە لە ساڵی 92ەکەوە ئەوە دەبینین کە کوردەکان دووبارە خۆ هەڵنەهاتوون نەچوون بۆ کورەی مانگووانە هەر لێرە ماونەوە و هیوایە ئێستا ئەمە کۆمەڵە کەیسمان هەیە کە 40 ساڵە لە باشوور نیشتەجێن منداڵیان چۆتە مەکتەب، منداڵیان لێرە خوێندوێتی، براگەورەکانیان و باب و دایکیان لێرە لە ئەحزابی سیاسی ڕۆژهەڵاتی چالاکیان کردووە. ئەتۆ چۆن گوشار دەخەیە سەر کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کە وەکو خەڵکی مەدەنی ئێستا لێرن نەک تەنیا وەک پێشمەرگە. دەی ئەوانەی پێشمەرگەش زمانی سەدامیش و زمانی زووتریش ئەوانە توانیوانە وەکو مەعارزەی وەکو ئۆپۆزیسیۆنی ئێرانی بمێننەوە. حەق وایە کاتێک کاربەدەستێکی هەرێمی کوردستان دەسێتە تاران ئەویش گوشار بخاتە سەریان کە کاکە ئێوە بۆ ڕێگەیان نادەن، بۆ نایان بە ئاشتی بژین، ئەوان خۆ داوایەکی سەیر و عەجایبیان نەکردو، ئەوان ترۆریست نین. دەبێت ئاوا جوابی ئاغای ڕئیسی و ئاغای خامنەیی بداتەوە کاک نەسیر کە کاکە فەرموون ئەمە دەبیندا دەبین وەکو جاران دایان کرد. یەکی وەکو بەڕێز مامزەلالی زۆر جار ئەوەی دەکرد کە پێچیان بێنێتەوە یا ئاشتی لە بینی گریلا و دەوڵەتی تورکیا لە زمانی تورکوت ئەزەل و ئەوانە دروستکە. ئەوانە ئێستا هیچ ئەو کارانە ناکەن. ئەنەو کە قەومێکەیە یا میلەتێکەیە بەنێوی کوردی ڕۆژهەڵات هەرخۆشی تێناگەین، تەنیا و تەنیا بەرژەوەندەکانی دۆلار و بەرژەوەندەکانی خۆیان و تجارەتیان لەگەڵ ئێران یا لەگەڵ تورکیای چۆن بێ نایەن مەسەن لەو پرسانەدا بڵند فرسەتە با ئێمە پرسی کوردی ڕۆژهەڵات بجوڵێنین و لەگەڵیان قسە بکەین. ئەوان قسەیەک بە ئێمە دەڵێن، ئێمەش قسەیەک بۆ ئەم بڵین کە ئەوان تۆرۆریست نین یا ئەوان ناتوان تۆرۆریست بن. ئێمە
زامن دەبین کە ئەوان تۆرۆریزمین بە شەکێکی ئێوە لەگەڵیان بێن گفتوگۆ بکەن لەگەڵیان دانیشن و مەجاڵێکیان بدەنێت لەو ئێرانە گەورەی کە ئەوانیش توانن کاروباری سیاسی خۆیان بکەن و هێندە ئاوارە نەبن. ئەوە زۆر ئاسان بوو بۆ یەکێکی سیاسەتی سیاسی دیپلۆماتیک دیپلۆمات کە پسێ مەسەلەن بەرامبەر بە ڕئیسی یا بەرامبەر بە خامنەی بڵێ کاکە ئێوە مەجالێک بدەن بە کوردەکانی خۆتان ئێمە مشکلەمان هەل دەبێت. بەڵام بەداخەوە ئەوان ئەوەندە شەرمێونن، ئەوەندە لە ئازدوش بن زەعیفن، ئەوەندە لە ئازدوش بن پچووک دەبنەوە کە ناوێرن حتا باسی پێشمەرگە یا باسی قاسملو یا باسی بەڕێز عەلی بۆ ئەوەندە بچووکن بۆ ئیرادەی ئەوان نییە کە ئەو جۆرە لە قسەکردن لەگەڵ بەرامبەریانە بکەن. زۆر سادەیە کاکی خۆم، چونکە ئەوان تەنیا ئەجێندایەکیان لە ژیانیاندا ئەجێندایەکی ئایلەیە خێڵەکێ ئەجێندایەکی بنەماڵەی خۆیان هەیە و ئەو بنەماڵەیە تەنیا و تەنیا هەموو شتێکیان هەست و نیست و خولیا و هەموو شتێکیان لە دۆلار و لە بیزنیسە. وەختێک کە تۆ کەسێک دەبینی کە هەموو هەست و نیستی هەموو ئەجێندای استراتیژ و ئەوانیان بۆ بازرگانی و بۆ دۆلارە معلومە دەفکری بلو تۆدانێ دەفکری منداڵی کوردانی خۆت لە وڵاتەکەی خۆشیاندا کوە لە وڵاتەکەی خۆیاندا ئەوە 33 ساڵ 34 ساڵە دەسەڵاتن. پارەیان بۆ هاتۆ لە برایم خەلیلەوە، پارەیان بۆ هاتۆ لە چۆ لە هەموو جێگایەکەوە و هەر لە دەوڵەتی تازەی عێراقێدا لە 2005 بزانە بودجەی کوردستان چەند هاتۆ، ئەوان چیان لێ کردووە. ئەوە تا دەبینی ڕۆژێک مەعاشەیە ڕۆژێک نییە. بۆیە ئەوان دەفکر و دڵسۆزێکی پاک ئەو لە هەمووی گرنگتر ئەوان نایانتوانیوە لە ناو کۆمەلگایەکی 5-6 میلیۆنی کوردی باشوور عەدالەت بچەسپێنن و ئەوەی کە هەمە دەیبینین ئەو هەموو ناڕزایی ئەو هەموو جادە خراپبوون ئەو هەموو مەکتەب نەکردنەوە ئەو هەموو بێمەعاشێ هەمووی لە ڕوویەوە دەگەڕێتەوە. سەرچاوەکەی نائەدالەتی ئەو بنەماڵەیە کە لەگەڵ یا ئەو دەسەڵاتە بڵم باشترە ئەو دەسەڵاتەیە کە لەگەڵ کۆمەڵانی خەڵکی خۆی دەیکا. بۆیە من چاوەڕانیەوە ناکەم کە ئەوان بتوانن سیاسەتێکی پاک و خاوێن سیاسەتێکی دروست نەتەوەیی ئەوەی کە ئەوان زۆرتر مزایدە دەکەن بە کوردستانی بوون بووانە. ئەو یەکشت پێ بڵم حقیقەت ئەوەیە کە ئەوان هەمە زۆر جار باسیەوەم کردووە لە زۆر لێدوانی خۆمدا بە ئاشکراوە مەسەنەوە دەنوێنن کە یەکێتی پیاوی ئێرانە و یەکێتی زۆرتر لە ژێرباری ئێرانە وانە ئەو قسەیە. ئەوانیش هەموو ڕابطی خۆیان هەیە. بەڵام ئەوەی کە ئەمن قەت باوەڕم پێ نەکردووە ئەو مزایدانەیە کە ئەوان دەیکەن جارجار لە ڕێفراندۆم ولاوانەدا کە ئەساس دوژمنی ئێرانە نا ئەوان هەمیشە داین باشترین دۆستایەتیان باشترین ئەویان هەبووە استراتیژی هاوبەشیان هەبووە لەگەڵ دەوڵەتی ئێران. تۆ وەرە چاو لێ بکە لە زمانی باوچیانەوە لە زمانی مەلا مستەفاوە ئەو ڕابطەی کە ئەوان بەکو دەوڵەتێکی داگیر کرد هەیان بۆ لەگەڵ ئێرانەیە کام هێز و حیزبی سیاسی یا پێشمەرگە یا گریلا لەگەڵ دەوڵەتەکانی بێگانەیانە بووە. ئەوان بوون تا ئێرە سوونە ژێرباری شای ئێرانە، ئەوان بوون بە ئەمری شای ئێرانە ئاش بەتاڵیان کردووە، ئەوان بوون لە زمانی قیادەمەوە قەتدا لەگەڵ دەوڵەتی تازەی جمهوری ئیسلامیدا تا ئێرە چوونە ژوورێ بۆ ئەوەی کە شەڕی برایانیان ئی دموکرات و کۆمەڵی بکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان. بڕۆن یوتیوب چاو لێ بکەن کاتێک کە ئێمە لە ڕۆژهەڵات پێشمەرگەی تازە پێگەیشت و تازە بێ ئەزمون هات بووینە مەیدان و خەباتمان دەکرد و مەقاوەمان دەکردبووە ئەو هێرشە ناڕەوایی کە کاتی خۆی لە ساڵی 79 بەدژی کوردەکانی ڕۆژهەڵات کرا ئەوان بوون شان بەشانی سوپای پاسداران دەچوونە پێشە. بۆیە قەت باوەڕم بەوەی نەبووە ئەو مزایدەیە کە لە ساڵی ڕابردوودا کردویانە بۆ خۆڵ بە چاوداکردن بۆ خەڵکی ڕۆژهەڵات کە ئەساس ئەوان زۆرتر دژمنی ئێرانیان ئەوان وەکو ئێمە دژایەتی ئێرانە دەکەن و ئەوانی ئەسڵ و ئەساسی نییە. ئەوان هەمیشە و دایم ئەوڕۆ تورکیا تۆزێک لار دەبێتەوە ئەوان ڕوودا ئێرانە دەکەن ئەوڕۆ ئێران تۆزێک لار دەکاتەوە مزایدەی ئەو ئێران و تورکیای بە یەکتر دەکەن دەڕۆن بەرەوە تا سووریەشە بوو ڕابطێکی زۆر خۆشیشان لەگەڵەوانە بوو. بۆیە ئەوە خنوعێک ئەوەیە کە ئەو مزایدەکردنەیە لە بینی براکان بەڕاد عەلی من دەمێ هەر لەسەر و گفتوگوانە پرسێکی دیکەکەم ئەویش بەراوردکردنی ڕۆژنامەی کەیهانی ئێرانیە کە لە ڕابردوودا ڕسمێکی مەلا مستەفای داناوە هاوکات دەڵێت تەمام شوتکاری ئەمە تەواو بوو ئێستاش ئەمڕۆ ئەو وتەی نێچیرەوان بارزانی کە بە تایتڵێکی گەورە نووسراوە ئێمە نەوەی ئێرانین و خامنەی تەنها عەزەمەت و ڕابەری ئێرانیەکانیە بەڵکو هی ئێمەشە کاتە لە ڕابردووە بۆ ئێستا ئەمە چیمان پێ دەڵێت؟ ئەرێ قسەی کە ئێستا لە شتێکەوە پێش ئەرزم کردن ئەویژەوەیە کە ئەوان لە ڕابردووی زووی باتیریانەوە ڕابطێکی ئەویان هەبوو لەگەڵ دەوڵەتانی ئێرانجات شات خومینی چە خامنەی
حقیقەتەوەیە کە ئەوان هەرگیز هەرگیز بەو جۆرە پشت و پەنای براکانیان یا خوشکەکانیان لە ڕۆژهەڵاتی کوردستان نەبوون، ئەوان پشت و پەنای دەوڵەتەکانی ئێرانێ بوون. ڕاستە ئەوەی کە مەلا مستەفا لە ساڵی 75 کوتی کاری من تەمام شد کەیهان بە گەورەی نووسیوە، من ئێستا لە ماڵە خۆم ئەو ژمارە کەیهانم هەیە کە نووسەتی کاری من تەمام شد. کاریوی بۆ تەمام بوو. ئەو کاتی کە ئەو کوتی کاری من تەمام بوو شۆڕشی باشووری کوردستان خاوەنی زیاتر لە 47 میلیۆن دینار بوو کە هەر دینارەی $3 بوو کە زەربی کەی دەبێتە 150 میلیۆن دلاری ئەو کاتی ساڵی 75 کە زۆر دەوڵەت خەونی پێوە دەبینی نەیبوو. ئەو کاتی ئەو بە یەک ئەمریشە شا لە بیرەوەرەکانی خۆیدا لەگەڵ زۆرێک لە وەزیرەکانی کە ڕۆیش کوتی ئەمە پێم وان نەبوو مەلا مستەفا ئاوازوو بە قسەم دەکا، ئەمە دەبوو وا بڵم لەباری نەونەتەوەیەوە، بەڵام دەبوو کوتم، بەڵام ئەم پێم وان نەبوو کە ئەو ڕێک بە قسەم دەکا و هەموو شتێک تاوا دەکا. بڕۆن چاو لە قسەکانی فەرماندەکانی ئەو کاتی بکەن کە چەندیان خۆیان کوش، کە چەندیان خۆیان هەڵدا لەسەر بڵین هەڵدێرەکاندا کە بۆچی ئەو شۆڕشە تا دەخەن. ئەو شۆڕشە پارەی هەبوو، فرۆژگاکانی زۆر دەوڵەمەند بوون، چەک و ئەزراقی هەبوو، پێشمەرگەی هەبوو، هەر دوای ئەو پێشمەرگەی شۆڕشی نوێ دروست بوو بە 7 تفەنگەشکاوە بزانە چی لێهات بوو بەو یەکێتی نیشتمانیە کە ئێستاش کە ئێستاە بۆ تەڕەقیبێکی هەر ئەو پارتی، ینی توانیان شۆڕش بەڕێوە بەرن بە نان و سەدەقە، بە ئاردی خەڵکی لادێ، بە تفەنگەشکاوان، بە هێنانە چەک کە لە هێنانە چەکەکەشدا هەر ئەو خیادەمەوە قەتەیە کوتی ئەگەر ئەمن شۆڕشم پێ نەکرێ تێکی دەدەم و حملەی کرد، هێرشی کردە سەر 700 پێشمەرگەی تازە پێگەیشتوی شۆڕشی نۆ لە ساڵی 78 بە نێوی کارستاتی حەکاری کە هەر هەمووانی لە بین برد. ئەو 700 پێشمەرگەیە هەمووی تێدا چوون، فەرماندەکان تێدا چوون، سەرانی کۆمەڵی مارکسی لێنینی، سەرانی کۆمەڵی یەکێتی نیشتیمانی بزوتنەوە هەموو تێدا چوون، شەید عەلی عەسکەری، دکتور خالی، ئەوانە هەموو بە چەکی قورس شەید کران بۆ چونکە بنەماڵەی بارزانی پێیان وانە ئێستاشی لەگەڵ بێ دەوڵەتی کوردیش دروست بێت. ئەگەر ئەوان لە دەوڵەتی کوردیدا بۆ خۆیان بریار نەدەن، بۆ خۆیان بریار بەدەست دەبن، تێکی دەدەن ئەو دەوڵەتەی. حقیقەت ئەوەیە کە ئەوان تا ئێستا کونێژ لەگەڵ بێت دژی شۆڕشەکانی میلەتی کورد بوون و دڵنیاشم لەو سەفەرەیدا لەسەر کوردی ئێرانێ لەسەر دموکرات و کۆمەڵە قسەیان کردووە و قسەی خراپیشان کردووە. ڕێک ئەمە لێرەدا پرسیارەکە بۆ من ئەویشەوەی باس لەوە دەکەن کە ئەوەی ئێران داوای کردووە لە ماوەی ڕابردووە چەکداماڵینی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات بوو، هەموو حیزبەکان چەکدامەڕەوەن جیاواز لە پژاک ولا کەمپەکانە جیان کراوە. ئێستا داوا دەکەن بە هاوشێوەی مجاهیدینی خەڵک بگوازرێنەوە بۆ ئازربایجان بە شێوازی ئەو مجاهیدینی لێبێت. پێت وایە پارتی دیموکراتی کوردستان بەمە ڕازی دەبێت و ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تەسلیم بە ئێران دەکاتەوە بەو دەردەیان دەبات؟ پارتی دەبێت ئێوە بێنە یەقین، دەبێت بێنە ئەو باوەڕێی پارتی کە دەگاتە ئەوەی کە بەرژەوەندەکانی بکەوێتە خەتەر. ڕحم بە کەس ناکات، جا کوردی ئێرانە ڕەفیقی مەلا مستەفای بووە، ڕەفیق نەبووە، پاشماوەی قازی محەممەد بوون، پێشەوای بوو، ئەسڵەن جۆ ناداتێ. مهم ئەوەیە کە لە بەرژەوەندەکانی نەدوێت، بەرژەوەندەکانی وانش نە بەرژەوەندی نەتەوەی و استراتیژی نەتەوەیە، نە بەرژەوەندی دایکی نیشتیمانە، بەرژەوەندی عایلەیەکە کە بە خودی قسەی خودی مەسعود بارزانی دەڵێمە 1000 کەسین، ئەو بەرژەوەندی 1000 کەسەی لە باڵادا دەبینن. دەنا ئەوی دیکە کوردی ئێرانی ئەوڕۆ قڕ دەبێت، سپینە کیمیایی دەکرێت، دوو سپەی لە ناو دەچن دموکراتە کۆمەڵەیە هەمویان دەگوازنەوە دەریایان دەکەنێ. بۆوی گرنگ نییە، بۆوی گرنگ ئەوەیە کە لە بەرژەوەندی بنەماڵی بارزانی نەدرێت و بۆ ئەو کارە ئەوڕۆ لە تارانە، سپێنی لە ئەنقەرایە، دووسپەی لە جێگایەکی دیکەیە، جۆشی ناداتیە. کاکە ئەتۆ لەسەر بەرژەوەندی و لەسەر مافەکانی براکانن لە ڕۆژهەڵات دەچی قسان دەکەی لەوێ لەگەڵ خامنەی و ڕئیسی. هیچ نەبێت وەکو برادرانی پێشوو کە دەچوونە ئەنقەرا یا دەچوونە تارانە یەکەم شت باسی کوردەکانی ئەویان دەکرد. مەسەلەن کاتی خۆی لە ساڵی 92 مامزلار کە چوو بۆ ئەنقەرا لە پێشدا باسی گریلا و پەکەکەی کردو کە کاکە وەرن ئاشتی بکەن و پرۆسەی ئاشتی تقریبن لەسەر ئێستا ئەو سەرکردانە کۆنانە کە ڕۆیشتون ئەوانەی ئێستا کوێ ڕێشۆنیوان ناگرن، دەچن فقط و فقط لە چوارچێوەی بەرژەوەندی خۆیان. دوژمنەکان داگیرکەرەکان چیان کورد ئەوەی دەڵێن، دەنا جارێک لە جاران بێن بابە پرۆسەیەکی ئاشتی لەگەڵ کوردی ئێران دەست پێ بکەن، قسە بکە کاکە خۆ ناتکوژن لە تارانێ، ئیعدامت ناکەن، دەترسن لەوەی کە نەبادا دڵیان عاجز بێ. خۆ تۆ دەچی بۆ ئەنقەرا، دەچی ئۆردوغان دێتە هەولێرێ،
باشە دوو قسەش بکە بڵە بابە تاکەی ئەتۆ 25 میلیۆن کوردت هەیە لە تورکیا چۆن 25 میلیۆن کورد ئینکار دەکەی وەرە ئاغای ئەردۆغان با دوو قسەش بکەین ئێوە ئاشتی لە وڵاتی خۆتاندا دروستکەن ئەو دەمی ئێمەش دەبین بە جیرانێکی ئاشتی خوازی جیرانێکی وا بەرژەوەندەکانتان دەپارێزین ئێکۆنۆمیتان دەپارێزین ئابووریتان گەشە پێ دەدەین هیچ ئەو قسانە ناکەن وەکو کۆیلەیەک ئاوە ڕادەوەستن لە بەرامبەر ئۆردۆغانیدا ئۆردۆغان دەڕوا ئەلەمی کوردستان و تورکیا لەوەیە پشتی تێدەکا کاگنەسیرش پشتی تێدەکا یعنی ئەمە ئیتر کارەساتە ئەتۆ لە هەموو پرۆتۆکۆڵێکی دنیادا کە کاتێک ڕئیس سەرۆک کۆمارێک سەرۆک نەخۆتوەزیرانێک دێ ئەتۆ دەسی بەرەو پیری لە بەر دەرگای قاپی تارەکە ئەوان بە سەفی حرەسەکاندا دێن ئەدەگەنە ئەلەمەکە ڕادەوەستن و سەردا دەنێنن ئەوە ئۆردۆغان لە هەولێرە نەتەنیا سەریداننەوەن هەر ئاوای لێ کرد و پشتی تێکرد و ڕۆیشت ئەمانە عیبن شوورەین لەلایەکی دیکەشەوە ئەتۆ مەسەلەن هاوار دەکەی و مزایدە دەکەی وەڵا فڵان وەفتی یەکێتی چوو بۆ فڵان جێگای ئەلەمیاندانە نابوو کاکە ئەتۆ بۆ خۆت وەختێک دەکەوێتە سەرەوەیکە بەرژەوەندی دەکەوێتە قەتەر نە ئەلەمت بەلاوە گرینگە نە لە سەری هەڵدەدەی ئەی دوێنێ پێرە چوێ تارانێ کوا ئەلەم بۆ نتکوت خۆم بەلامەوە گریگ نییە ئەوە منداڵانەیە بەڵام تۆ هێزێکی دژبەری تۆ ئەو کارێ بکە لە قاوی دەدەیت کۆیلەکانت ڕۆشنبیرەکانت لێی نابڕنەوە دەمەوێت لێرەدا پرسی دۆخی پارتی دیموکراتی کوردستان بکەم هەڵبەت نێچیرەوان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی ماوە بەسەر چوە لە ئێستادا لە کۆناغەدا بەڵام لە پاڵ ئەویشدا لە یادی نەکەین جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کەواتە کرێت وەک نوێنەری پارتی دیموکراتی کوردستانیش لە تاران بوو بێ ئەمە پێمان ناڵێت دۆخی پارتی دیموکراتی کوردستان کە پەنای بردوتە بەر تاران ئێستا کە خراپە لە هەمان دۆخی ئاکەپایە من بڕوان بۆ شتانە نیە ئەم بڕوان بە فاکتە بڕوان بەوەی نییە کە مەسەن دەڵێن ناکۆچی هەیە لە نێوان بنە ماڵی بارزانیدا و نێچیر لە دۆڵێک دەڕوا و مەسرود لە دۆڵێک دەڕوا ئەنە هەموو سیاسەتی وانە داخلەکەیدا کە دەکەوێتە بەرژەوەندی ئەو هەزار کەسەی کاک مەسعودی هەموو دەبنەوە بە یەک ئەمە بڕوان بەوەی نییە کە نەچیر وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان چۆتەوێ حکوومەتی هەرێمی کوردستان وجودی نیە براکەم حکوومەتی هەرێمی کوردستان قاچی لە عەرز نییە ئەمە حکوومەتی پارتیە پارتیژ نییە پارتی بە سەدان و بە هەزاران کادری دڵسۆزوانەی ڕەنگە تێدا بێت حکوومەتی خودی بنەماڵی مەسعود بارزانیە خودی جازاواکەیەتی کوڕەکەیەتی نەوەکانێتی ئەمە حەقیقەتێکە هەرێمی کوردستان میلەتی کورد لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا لە باشوور لە باکوور دەبێت تێبگەن کە کاکە ئەوانە حکوومەتی ماڵی بارزانیە نەک حکوومەتی کوردی ئەم هەموو مزایدەکردنە بە حکوومەتی ئەمن ئارزوم بوو حکوومەتێکی واقعەن کوردی بێت و ئەمن هەموو جانمی خۆمی بۆ فیدا بکەم بەڵام ئەوە نییە ئەوە تا تۆ دەبینی لە باشوور خەڵک دی وەڕەزە خەڵکی دی قسە دەکا خەڵک کە دێ کادری پارتی دەڵێ کاکە هەموو شتێک مەعاش نییە کاکە چۆن هەموو شتێک مەعاش نییە ئەی کابرا ئەگە ئاسایشی نەبێ کە خۆراکی نەبێ منداڵی لە مەکتەب محتاج بێ چۆن ئەدی و چۆن دڵی بۆ حکوومەتە بسووتێ لە ئاستێکدا ئەگەر عەدالەت هەبێ هەمومان قبولی دەکەین ئەگەر هەموو نان و پەنیر بخۆین دەیخۆین بەڵام ئەتۆ لە عەرشی ئالا بژی لە کەشکەلانی ئاسمان بژی مناڵەکەت لە ئەعدادی ڕاپچێ بۆ گەورەترین زانکۆ و گرانترین زانکۆی بریتانیایە فقط چوونە ژوورەکەی $1,000,000 بدەی و مانگانە 5-6 میلیۆن دۆلاریشی بۆ سەرفکەی بەڵام مناڵە فەقیرێکی شارە زووری یا گەرمیانی لە برسان بمرێ لە بژێر بلۆکدا بخێنێ و یەکەمی کوردستانیش بێت ئەمە نازانم ئەو دەرەزەی ئەو کوڕیتۆ کە چۆتە گەورەترین زانکۆی بریتانیایە زانکۆی شازادەکان بۆ ئەم عەدالەتە لەکوێ بوو ئەمن پێم وابێت تەنیاشتێکی کە دایان ڕوخێنە لە دوا ڕۆژدا نەنانە نە ئازادیە تەنیاشتێکی دایان ڕوخێنە نەعەدالەتی زۆر باشە هەڵبەت هەر لەو چوارچەوەدا دەمێنینەوە لە ئێستادا مەسعود بارزانی پەنای بۆ دادگای فیدراڵی عێراق بردۆ بۆی هەڵبژارنەکانی بۆ دوابخات لە کاتێکدا خۆی دەیوت ئەمە دادگای شۆڕشی سەردەمی بەعسە بەو شێوازە کار لەگەڵ کورداکات و هەتا هەندێک لە بڕیارەکانی دادگای فیدراڵیشی ڕەت کردوانێ ئەمە بەش هەر ئەوە گەێنێت کە لە هەر شوێنێکە بەرژەوەندیە خێزانەکان کوێتە مەترسی ئەوان پەنای بۆ دەبنی تر گوێ نادەن دۆستا دوژمنەیان پێشتر خۆیان چیوتۆ تەنها بۆ مانە و پاراستنی خۆیەتیان لێرەدا دەیوێت شتێکی دیکە بەدەست بکات بە دڵنیایی دروستە ئەمەی کە پەنا دەبین بۆ دادگایەکی عەرەبی عێراقی نە جێگای فەقرە نە جێگای شانازێت جا هەر لابیکا یا ئەو لابیکات بەڵام کاتێک ئەوان دەگەنە ئەوەی کە زوڵم لە میلەتی خۆیان دەکەن هیچ عیلاجێک نامێنێ بۆ لایەنی میلەت یا بۆ لایەنی حیزبەکەی دیکە
ئەمە ئاوای لێ دێکە ئەو ڕۆکانە ئەیب و شوورەیی لە مانجێکدا دەجار دەسین بۆ بەر قاپی ئەو وڵاتانەی کە ئەو هێزە گەلەی عێراقی کە تۆ لە سەردەمی داعش واندا هەزار قسەی سووکت پێکتن بە مالکی بە عەبادی بەچێ من هیچیانم قبول نییە بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە پەنا دەبین بەر دادگایەکی عەرەبی عێراقی وەڵڵاهی نەجێگای شانازێ نەجێگای ئەوەیە جا من بیکەم یا تۆ بیکەی بەڵام ئەوان دەیکەن کاتێک ئەوان دوی نێوپێرێ دایان کوت عێراقمان تەلاقدا هەر عەرەبمان تەلاقدا ئەوە کادرەکانیان دەهاتن قسەی زۆر نەژاد پەرستانە و زۆر ئەوان دەکرد دەمارگیرانیان دەکرد عەرەبیان لە ئێمە هەندەدا کە من ئەسڵەن دوژمنایەتی گەلانم پێڕاز نییە ئەم پێما بێ گەلان دەبێ پێکەوە بژین بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمە تێکەڵین ئەرمەنی عەرەب تورکەمەن فارس کورد دەبێت پێکەوە بژین ئازەری باشترین شتەوەیە وەکو ئوروپای متحید هەموو پێکەوە دەژین ئێمەش پێکەوە بژین بەڵام ئەوەی کە تۆ دوی نێوپێرێ ئاوات لە عەرەب کرد ئاوات لە عەرەب بریندار کرد ئەتۆ ئاوات دەمارگرژیت کرد کادرەکانت دەنار بۆ خۆت نا کادرەکانت دەنار لەسەر تەلەڤیزیۆنەکان و ئیعلام کە عەرەبمان تەلاقدا عەرەبمان وا لێ کرد ئەمە زۆر عەیب بوو ئەم ڕۆکانە پێیان دڵم بەو کادرانەی کە دوی نێوپێرێ حتا جنەیان بە من دەدا کە ئەمن کورد نیم و ئەمن ئیتلاع ئەو قسە قۆڕانیان دەکرد ئەو ڕۆکانە پێیان دڵم دەبڕۆن هەڵیگرنەوە ئەمە دەو مانگەیدا چەند جار دوی نێوپێرێ شکایەتان لە یەکێتی دەکرد کە پەنای بردو بۆ دادگای باڵای عێراقیە کێمێر ئەدی ئەو ڕۆکانە چێ پەنای بردووە ئەتۆ هاتووی بە دژی بەغدا کە بڕیارێکی داوە لە بەرژەوەندی میلەتی کورد کە بابە ئەم هەموو 11 کۆتایە فقط یەک بەرژەوەندی جەماعەتێک دەپارێزێ ئەویش بەرژەوەندی پارتیە پارتیش نا بنەماڵەی بارزانانی کە 11 کورسیەوە 15 ساڵ دەچیرفانیدایە بەبێ کە بچێ بۆ ئینتخابات ئەو 11 کورسی فڕدەدا دەیەوە نەعەدالەتیە ئەستاکەوتەوە ڕۆکانە بۆ خۆت چووی پەنات بردووە دەپاڕێەوە لەبەر دادگای باڵای عێراقیە ئەوەی کە دوێنێ پێرێ دەتکوت کە یەکێتیەکان چوون پەنایان بردو بۆ دادگای عێراقیە ئەوەی لێ دەکەیت چۆنی کۆ دەکەیەوە کاتێکی کەمماوە لە بەرنامەکە من دوو پرسم ماوە تێکەڵکێشی یەکەکەم و گەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم دواخستنی هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان دۆخی هەرێمی کوردستان بەکوێ دەگەنێت وە خۆت وتوتر لە ناو پارتی دیموکراتی کوردستاندان دە کادری دڵسۆسان بۆیە ناڵین پارتی بنەماڵەی بارزانی تاکەی بەم شێوازە مامەڵە دەکەن دۆخی هەرێمی کوردستان من لەمێ ساڵە دەڵێم بەڕاستی لە وڵاتێکی وەکو کە خێڵە و شوانکارەیە و ئێمە زۆتر تاوڵ و ڕەشماڵمان پێویستە نەک مەکتەبی سیاسی و پارلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی سەرۆکایەتی حکوومەتیوانە وەزیر و مەزیرمان پێویست نییە بەڕاستی ئێمەەوە تاوە لە هەولێرە دانیشتۆ لە ژێر تاوڵەکەی خۆی و لە ژێر ڕەشماڵەکەی ئەوە چۆخاو ئاغامان ئەوە حکوومەتێکی شوانکارەیی حکوومەتێکی خێڵەکی کوجا مەرحەبا لەگەڵ پارلەمان و لەگەڵ ئەنجومەنی وەزیران و ئەوانە بۆیە هیچ ناگۆڕدرێ پێم وابێ ئەوان ئاوە دەڕۆنەوە عەرەب و فارس و تورکیش ئەوان پێخۆشە کە هەرگیزا و هەرگیز وەچ و ئیعتبارێکی وا نەدەن بە کورد بەڵێ کورد بڕوای بە دیموکراسیە و کورد ئاوە پێشکەوتوویە و کورد ئاوە مۆدێرنە نەوەڵا لە تۆقی سەرمان دەدەن فەرمونون ئەوە حکوومەتەکەتان ئەوە 33 ساڵە مەجالمان داونیە و محیتێکتان بۆ دروست بووە وڵاتێکتان بۆ دروبوو دەتانتوانیم ئەزمونێکی باشی دموکراسی مافی مرۆڤ مافی گەلان بێنن بسەس پێنن کە دنیای اعترافتان پێ بکە ئەوە تا ئێوە ئێستاشی لەگەڵ بێ کە دنیا بەرەو گلوبالیزم و بەرەو شتێکی دیکە دەڕوا ئێوە ئێستاش بڕواتان بە خێمە و بە چادر و بە ڕەشماڵ و بە تاوڵە بۆیە پێم وانە هیچ قەومێ و هەر ئەوەیە کە تەنیاشتێکی کە دەبێت میلەتەکە لە باشووری کوردستان ئەوەندەی دیکە ژێرچەپۆکە دەبێت ئەوەندەی دیکە لە ئاسایشدا نابێت ئەو ڕۆکانە مکاتومە ئێرە لە ڕێگاوە دوو گەنجی 22 ساڵە تەلەفۆنیان بۆ کردوم و پێشیان پێگرتم توخوا فڵان کەس چۆن دەبێت دەربازمان بێ بۆ وڵاتێکی ئوروپایی کاکە بۆ دەڕۆن ڕکاکێرە وڵاتی خۆتانە کاکە ڕۆژانە بڕۆن چاو لە ئامارەکان کەن ئەم وڵاتە بەجێ دێڵن گەنجەکانمە ئەخە باشە پیر و پاتاڵەکانی وەکو من دەمێننەوە بەکاری چی دەین ئێمە ئەگەر گەنج بڕە ئەگەر گەنج وڵات خاوێن نکاتەوە ئەگەر گەنج دایرەکان بڕێوە نەبە ئەگەر گەنج ئەنیستیتۆکان دانەمەزرێنێت ئەمن دای دەمەزرێنم تازە بۆ وا دەکەن بۆ ئەو وڵاتی بێگەنج دەکەن بۆ ئەو وڵاتە ئەی تاکەی فۆتۆ مۆدل و فۆتۆ نازانم چم بۆ دێنن بۆ ئەو وڵاتە و وڵاتی خۆتانی پێ ئاوادان دەکەنەوە نەک وڵاتی پێوادە گەنجەکانمان دەڕۆن ئەمە زۆر عیب و شوورەیە بۆ ئەو دەسەڵاتی کە 33 ساڵە لەو هەرێمی کوردستانەی
بۆتە خاوەنی دەسەڵات و بۆتە خاوەنی مەلاین دۆلار بۆیە ئەو دزەی کە لەو هەرێمی کوردستانە دەکرێت کە لاوەکانمان گەنجەکانمان لە داخی نائەدالەتی لەبەر نەبوونی عەدالەت وڵات بەجێ دێڵن و ڕووی تێناکەنەوە پشتی تێدەکەن و دەڕۆن ئەمە زۆر سەرشکستەجێ زۆر سەرنەوی بوونە بۆ ئەو دەسەڵاتی کە ئەوڕۆ لە هەرێمی کوردستان هەیە و بە تایبەت بۆ بنەماڵەی بارزانی کە فقط فکری گەنجەکانی خۆیاندان لاوەکانی خۆیاندان بانکەکانیان پڕ کردووە هەچیت لە سەیارە لە ئەسپی گران لە هەموو شتێکیان کردووە نازام کەی تێر دەبێت کاتە بنەماڵی بارزانی تاکی بەردەوام دەبێت لەم شوازە مامەڵەکردنە بە تایبەت ئەو بڕیارە تاگڕەویانی کە هەیەی تاکی بۆ شوازە بەردەوام دەبێت تا ئەو کاتەی من و تۆی خوێندەوار من و تۆی ڕۆشنبیر من و تۆی نوخبە دەگەینە یەقین نەک میلەت گوناحی نییە میلەتی کورد میلەتێکی شەریفە میلەتێکی فیداکارە میلەتێکە کە هەموو شتێکی بۆ ئەو شۆڕشەی کردووە بەڵام ئەوەی کە خەتابارە ئەوەی کە خراپە ئەوە من و تۆی ڕۆشنبیرین لەبەر قاپی دەسەڵات هەمیشە دایم دەستمان پان کردوتەوە بۆ یەک دانە ئیمتیاز بۆ سیارێکی جوان بۆ وێلایەکی جوان ئەتاکوونی ئەو نوخبەیە حتا ئەو توێژە لە کۆمەلگا وریان نەبێتەوە و ئەوە نەبێت کە کۆمەڵانی خەڵک بێتە پێشڕەوی کۆمەڵانی خەڵک ئەم وڵاتە هەر ئاوا دەبێت لەژێر سەیتەرەی خەڵکی دواکەوتو خەڵکی ئاوەکو بنەماڵەی بارزانی دەکەوێت ئێمە کێشەمان ڕۆشنبیر و نوخبەی کووردە کە بەداخەوە زۆر زوو تەسلیمی ئەوەی دەبن کە یەکێک بە ئاستەم و دوو بڵایەک سەرکردەیەک دەستیان بەسەردا بێنێ و سارێکیان بۆ بنێرە و دەفتەرە دۆلارێکیان بۆ بنێرێ ئەمە کێشەی گەورەی ئەوڕۆکانی میلەتی کووردە کە بەداخەوە ڕۆشنبیرمان نییە کۆیلەمان هەیە بەڕست عەلی وەکو دوایین پرسیار هەم توێژەکانی کۆمەلگا بە تایبەت ڕۆشنبیر کە خۆت باسیەکەیت و وەلایەنە سیاسیەکان لە ئێستادا بە چ میکانیزمێک دەتوانن ڕوبەڕووی ئەو تاگڕەوی پارتی دیموکراتی کوردستان ببنەوە و بیوەستێنن ڕۆشنگەری تانیا ڕێگایەک ئەوەیە کە ڕۆشنبیرەکانمان خوێندەوارەکانمان نوخبەکانمان وریا ببنەوە ئەمە چۆن خیانەتێکە بە دایکی نیشتیمانی دەکەین هەمومان تاکەی ئەو دایکی نیشتیمانە دەبێت لەژێر کۆت و بەندی داگیرکەران و دوژمنی ناوخۆدا بێت کاکە فەرقی نییە ئەمن هەمیشە و دایم کتومە کە دوژمنێک نقورسێکم لێ دەگرێت دێشێ زۆر ئاوا دەکەم بەڵام کە دۆستێک دێ نقورسم لێ دەگرێت زۆر دێشێت چا نابمەوە حقیقت ئەوەیە ئەو ڕۆکانە نقورسێکە لە دایکی نیشتیمان دەگیرێت ناوخۆیە ئی خودی کووردە بۆیە دەبێت ئێمەی خوێندەوار و کە بە خۆمان دەڵین نوخبە بە خۆمان دەڵین ڕۆشنبیر کە نیشین دەبێت وریابینەوە تەکانێک بدەینە خۆمان کە کاکە لە پێشدا دەبێت دوژمنی ناوخۆ لە ناوبەرین لە پێشدا دەبێت بەگشت دوژمنی ناوخۆدا بچینەوە دەناکاکەوە 33 ساڵە ئەوە ئێران لەوێ ئەوە تورکیا ئەوەندەیان بۆ خۆیان شکور دەیە بڵم شکور مشکلی ناوخۆ هەیە ئەوەندەیان مشکلی ئابووری هەیە کاکە ناک پڕژێنە سەر ئێمە ئەگەر ئێمە کۆیلەیان نەبین ئەگەر ئێمە جاسووسیان نەبین ئەگەر ئێمە دەستگەڕۆیان نەبین و ئەگەر ئێمە وەکو چۆرێک بە دوای خۆمانیاندا نەچێشین ئەوان سوزانن فڵان سەیارەی گریلا بێدا دەڕا بە گرم درۆنێکی لە بدەن ئەوە منم لە ناو خۆی باشووردا پێیان دڵم ئەوە سیارەی فڵان کەسی ڕۆی دە درۆنێکی لە بدەن یا ئەوە فڵان گریلا لە فڵان شاخە درۆنێکی لە بدەن ئەمە حتا ئەوەمان نەبێ کورد ناتوانێت قومێک ئاوێکی فێنێ بخوا و ئێمە هەمیشە و دایم کۆیلە دەردەچین بەڕێز عەلی کەریمی نووسەر سپاس کە لەم بەشەی تەوەری ڕۆژ لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ دووبارە